وتێک بە بۆنەی ڕۆژی جیهانی بە ساڵا چوان. سبەی سێشەممە یەکەمی مانگی ئۆکتۆبر ڕێکەوتی دێی مانگی ڕازبەر ڕۆژی جیهانی بە ساڵا چوانە. سەردەمی خانەنشینی و بە ساڵاچووی لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا گەلێک دژوار و تاقەت پڕۆکێنە. سەرچاوە ئاماریەکانی خودی ڕەژیم باز لەوە دەکەن کە زیاتر لە 1 لەسەر 3 خانشینانی دابینکردنی کۆمەڵایەتی موچەکانیان هێندە کەمە کە تەنیا بەشی 10 ڕۆژ ژیانێکی مەمرە و مژیو دەکات. سەرۆکی ئەنجومەنی بەساڵاچوانی ئێران دەڵێت 55% بەساڵاچوان تەنانەت ئەو داهاتە کەمەیشیان نییە. لە سیستان و بەلوچستان 70% بەساڵاچوان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و نزیکەی 88% دانیشتوانی گوندەکان بیمەی خانشینیان نییە. بەساڵاچوان 10% کۆی گشتی دانیشتوانی ئێران پێک دەهێنن، واتە ژمارەیان دەگاتە زیاتر لە 8 ملیۆن کەس و تا دێت زیاتر دەبن. حکوومەتی ئیسلامی کە هیچ پیلانێکی بۆ باشترکردنی ژیانی بەساڵاچوان و خانەنشینان نییە، بەکردەوە ئەرکی چاودێری و ئاگالێبوونی بەساڵاچوانی خستووەتە سەر شانی منداڵان و کەسوکار و خێرخوازان و ئەو کەسانەی لە هەژاری و بێمافیدا ڕەها کردووە. ئەو بەساڵاچوانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە هەژاری و هەلومەرجێکی نامرۆڤانەدا ڕاگیراون بە شێوەیەکی سروشتی بەهۆی لاوازی جەستەیی و دەروونێکی ماندوو بەردەوام لە مەترسی توشبوون بە هەر جۆرە میکرۆب و ڤایرۆسێکدان. لە کۆماری ئیسلامی ئێراندا ژمارەی ئەو ژنە بەساڵاچوانەی کە لە بارودۆخێکی هاوشێوەدا گرفتارن زۆر زیاتر لە پیاوانن. ئەوە لە کاتێکدایە کە زۆربەی هەرە زۆری ژنانی بەساڵاچوو تەنانەت لەو بڕەپوڵەیش بێبەشن کە بۆ خانەنشینی بە پیاوان دەدرێت. شێوازی هەڵس و کەوت لەگەڵ پیران، منداڵان و کەمەندامان لە هەر کۆمەڵگایەکدا یەکێک لە پێناسەکانی میزانی ئینسانی و دیموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیەیە و یەکێک لە گرنگترین مافە ئینسانیەکانە لە هەر کۆمەڵگایەکدا. لەم بوارەدا حکوومەتی ئیسلامی یەکێک لە کۆنەپەرسترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانی مەوجود لە دنیادایە. ڕژیمی ئیسلامی ئامادە نییە هیچ بەرپرسیارەتێک بەرامبەر بە بەساڵاچوان هەژارەکانی ئەم کۆمەڵگایە قبول بکات. بە بڕینی بەشێکی کەم لەو هەزینە زۆر و زەوەندەی کە لە پێناو میلیتاریزم و سەرکوتکردنی خەڵک و تێرۆر و دەستێوەردانی کۆنەپەرستانە لە دەرەوەی سنوورەکان خەرج دەکرێت، دەتوانرێت ژیانێکی ئینسانی بۆ بەساڵاچوان لەم وڵاتەدا دابین بکرێت. گرانی هەڵاوسان و دابەزینی نرخی دراویێران لەلایەک و گرانی ڕۆژ لەگەڵ ڕۆژی زیاتری هەموو کاڵاکان و سرویسی خزمەتگوزاری جێی پێداویستی خەڵک بووەتە هەژاری و قورستربوونی بەڕێوەچوونی خانشینان و بەساڵاچوان. هەندێک لە مادە خوراکیەکانی وەکو ماسی لەسەر سفرەی خانشینان لابراوە و خواردنی گۆشتیش زۆر کەم بووەتەوە. نرخی شیرەمەنی و هێلکە کە خوراکی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە بەڕادەی لە 100% بەرز بووەتەوە. خزمەتگوزاریەکانی وەکو ئاو، بەرق، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت نزیکەی نیوەی مانگەکانی بنەماڵەی 4 کەسی دەبات. گەلێک لە خانشینەکان دوای 40 ساڵ کار بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیان و بنەماڵەکانیان ناچارن بە شوێن کارێکی تازەدا بگەڕێن و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحامڵکان. کاربەدەستانی داماوی کۆماری ئیسلامی کە توانایی بەڕێوەبردننی کۆمەڵگایان نییە لەلایەکەوە و بەکردەوە بارودۆخێکیان پێکهێناوە تا خانەنشین کراوان بە حقوقێکی مەمرە و مژی جەستەیان بخەنە بەر چەوساردنەوەی توندی خاوەنکار و لەلایەکی دیکەوە ئەم کرێکارە بەساڵاچوانە وەکو یەکێک لە هۆیەکانی بێکاری لاوان بناسێنن. بەڵام لاوان بە پشتیوانی لە بەساڵاچوانی کرێکار و خەباتی خانشین کراوان هەوڵیان داوە بەر بە تەبلیغاتی بێشەرمانەی ڕژیم بگرن.
کێشەیەکی سەرەکی دیکەی خانشینکراوان گرانی لە ڕادەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بەتایبەت بەو کەسانەی بەتەمەنن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕۆن. خانشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیەکی جددی و پڕهەزینەیان نەبێت، ترس و نیگەرانیان کەمترە. بەڵام ئەگەر هەزینەی دەرمانەکانیان لەسەرەوە بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش بێبەری بن، بەداخەوە مەرگی پێشوەخت و یان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. ڕووخاندنی ئەم ڕژیمە گەندەڵ و کۆنەپەرستەی کە ئەم هەژاری و نەداریەی بەسەر بە ساڵاچوان و خانشیناندا سەپاندووە، وەڵامی ملیۆنها لە دایکان و باوکانی ئێمەیە کە دوای تەمەنێک لە کار و ڕەنجی شیاوی بەهرەمەند بوون لە ژیانێکی باش و ئاسوودەن.